گفتگۆ بکەین لەسەر ڕۆژنامەی کاغەزی لەسەر دەمی میدیای و دیجیتال میدیایە. خۆتان ئەزانن بۆی هاتنی ماڵپەڕە ئەلکترۆنیەکان و دواتریش سۆشیال میدیا ئەکاتتان باش و زۆر خۆشحاڵم کە خۆم لە مناڵ ئازیزان و لە بەردەمسیەوە بینمەوە. ئێمە بۆ خۆمان لە ڕۆژنامەی کوردستانی نوێ ڕۆژ هەیە 4 لاپەڕە ئاگداری و دام و دەستگاوە هەیە کە مەرجەکان لە ڕووی یاساشەوە ئەوەن ئەگەر لە ڕۆژنامەی کاغەزی هەڵاو بنەوە. ئەمە چیمان پێ نیشانەدا؟ هێشتا ئەو میدیا دیجیتالیەی کە وەکو مەترسیەک بۆ سەر میدیای کاغەزی سەیرەکرێت وەک جیهانێکی ئفتیرازی مامەڵەی لەگەڵەکرێ، بەڵام ڕۆژانەکە یان ڕۆژنامەکە وەک جیهانێکی واقعی مامەڵەی لەگەڵەکرێت. هەڵی یەکەمیان لایانی ئەرێنی و نێرێنی کاغەزی و چکە ئەو بابەت پرسیارە پرێداوی هەمووی یەکە با بڵێن بابەتەکە زۆر هەڵەکرێت زۆر لەکری لێ ئەبێتەوە. خاڵی دووەم واقعی کۆمەڵی خۆمان بە بەراورد لەگەڵ هەندێک داتای جیهانی و داتای خۆمان. خاڵی سیام ئەو پێشنیارانەیە کە چی بکرێت لە ڕاستیە. ڕاپرسیەک کە تازەترینە لە بەردەستی منە بوو لە ماوەی ئەم دوو ڕۆژە کە پیاچونەوە پیا کرد، ڕاپرسیەک کراوە لە ناو خەڵکی هەرێمی کوردستانە کە دەرەنجامی ڕاپرسیەکە پێمان ئەڵێ لە سا چلی ئەو تەمەنانەی ئەو کەسانی کە خوازیاری خوێنەری با بڵێن ڕۆژنامەی کاغەزین لە سا 60 دیجیتاڵی. ئەم دەرەنجامە چیمان پێ ئەڵێ؟ پێمان ئەڵێ ئەو تەمەنانەی هەر هەمان دەرەنجامی ڕاپرسیەکەیە پێمان ئەڵێ ئەو تەمەنانەی کە لە 80 بەرەو خوارن ئێمە ئەگرێتەوە تقریباً تۆزێت تەمەنی خۆشمان کەشف بکەین ها لە 80 بەرەو خوارن ئەوانن کە لە ساچلەکەن، بەڵام ئەوانەی لە 80 بەرەو ژوورن لە سا 60ەکەن. ئەمە دەرەنجامێ. دیارە بابەتی ئەمڕۆ کە لە پەیمانگای تەکنیکی کوردستان ساز کراوە بۆ ئێمە بابەتێکە لەسەر گرنگی ڕۆژنامە چ لە ڕووی کاغەزیە و چ لە ڕووی دیجیتالیەوە. بابەتەکەی من تایبەتە بە هەڵسەنگاندن لەو ڕۆوە کە لایەنە ئەرێنی و نەرێنەکانی هەرێک لە ڕۆژنامەی کاغەزی و لە ڕۆژنامەی دیجیتالی باس بکەم و لە هەمان کاتە ئەزمموی وڵاتی خۆمان بە بەراورد لەگەڵ وڵاتانی جیهانە لێرە چۆنە لەوێ چۆنە و لە هەمان کاتە هەندێک پێشنیار بخرێتە ڕوو لەوەی کە چۆن وا بکەین ڕۆژنامەی کاغەزی بەردەوامێتی هەبێ و کاریگەری خۆی هەبێ کە گرێدراوی بە بڕوای من کۆمەڵێ فاکتەرە ئەوە. بۆیە هەندێک پێشنیار لەو بابەتە ئەخرێتە ڕوو کە بە بڕوای من تازەترین ڕاپرسی کە ئەنجام درابێ پێمان ئەڵێ کە لە سا چلی ئەو ڕۆژ با بڵێن لە سا چل بە بەراورد لەگەڵ لە سا 60 چلەکە تایبەتە بەوانەی کە بایەخ بە ڕۆژنامەی کاغەزی ئێن و لە سا 60ەکەیش دیجیتالی ئێن. ئەمە زۆر شتمان پێ ئەڵێ کە یەکەم ئەڵێ ڕۆژنامەی کاغەزی لە پاشکشیایە، دووهەم جیاوازی تەمەنەکان یا قۆناغەکانمان بۆ دەرەخا کە ئەو تەمەنانەی ئەڵێم لە هەشتاکان بەرەو خوارەوەیە ئیتر بەرەو 70 و 60 ئەمانە زیاتر بە بایەخ وا ڕاهاتوین بایەخ بە ڕۆژنامەی کاغەزی بدرێ و ئەو نەوەی تازەی کە لە ئێستاە لە 80 بەرەو ژوورە ئەتوان دەرەنجامەکانی ڕاپرسیەکە پێمانەڵێ ئەوانن کە بایەخ بە دیجیتالی ئێن. ئایا کامیان باشەوە کامیان خراپە؟ بە بڕوای من هەردووکی لایەنی ئەرێنی و نەرێنی هەیە کە وا ئەکات گۆڕانکاری قۆناغەکان وا ئەکات کە بەرەو شۆمان ئەبا. بۆیە هەندێک پێشنیار لەو بابەتە ئەرکی بن کە ئیخەمە ڕوو لە بابەتەکە لە سمینارەکە.